ئەم کاتە و هەموو کاتێکتان نەشاد و بەختەوەر بێت. ئازیزان و گوێگرانی خۆشەویست، لە هەر کوێگەن جوانترین و ڕازەوەترین سڵاوتان پێشکەش دەکەم. هاتینەوەلاتان لە بەرنامەیەکی تری لاپەڕا لە ڕادیۆی دەنگی گەل. من دەوران گەرمیانی پێشکەشکاری بەرنامە. بابەتی بەرنامەی ئەم جارەمان لەسەر بابەتی سەردانەکەی مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران و دۆخی سیاسی و کۆمەڵایەتی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە میوانداریمان کردووە لە هەواڵ زەروان شەماڵ، گەریلای یەکینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یارەکە. زۆر بەخێر بێ هەواڵ زەروان. هەواڵ زەروان، سەرەتا بەوە دەست پێ بکەین لە سەروبەندی ساڵیادی شۆڕشی ژنجیان ئازادیدا سەردانی مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران بۆ عێراق و باشووری کوردستان پێکات. ئاماز لەو سەردانەی پزیشکیان چی بوو؟ بێگومان ئیران ماوەیەکە درێژ بوو کە پشتی مردنی بگوماناویە ئیبراهیمی ڕەیسی دۆخێکی دژیا کە ئاستی ڕێوەبەری و نونەرەتی وڵاتی خۆیدا. دوای هەڵبژاردنەکەی کە مەسعود پزیشکیان و حکوومەتەکەی دامەزرا، ئەو ڕەوشێ خۆی کە ئیداری کاتیەکەی کۆتایی پێهێنا. بێگومان ئێمە دەزانن دەوڵەتی ئیران لە عێراق خودی پێگەیەکیە لە هەم لەواری کۆمەڵایەتی، لەواری سیاسی و لەشکری و ئابووریوە. بۆیشی بەشێکی خۆی دەزانە دەوڵەتی ئیران عێراق بەشێکی لە خۆی دەزانە. بۆ ئەوەیە کە یەکەم سەردانی دەربەی وڵات ji بۆ عێراق کردی پزیشکیان. ئەمە شتێکی لە حالی وەڵی بابەتی دیکەی هەیە، تەنها نە بابەتێکی وەک قەولە خۆیان گوتن بابەتێکی خزمەتیە. مەسەلەکە بگشتی مەسەلەیەکە سیاسی و لەشکری و ئابووریە. بۆ خۆی لە سەردانەکەی پزیشکیانیش لە شوون و جیگەین کە سەردانی کرد و لە شوون و جیگەین کە بوو بە میوان و قسە و شتی کرد لە ناو قسەکانی و لە ناو وتارەکانیدا. ئەمانە بە ئەشکەراوی بە ڕاشکاوی ئاماژە پێکرد و ئەشکەرە کردین. بێگومان ئەمان ئێمەش وەک تەبگەری ئاپۆی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئیران هەموو پێشکەوتنێکیانجی هەموو ڕوودانێکە لە ئیران و ڕۆژهەڵاتی کوردستان هەیە دیشۆپینن لەسەر ئەو بابەتە. سەردانی سەرۆکۆماری دەوڵەتی جمهوری ئیسلامی سێدارەی ئیرانیش بۆ عێراق لە هەمان چەرچەوەیدا شۆپاندمان. بێگومان لەم بارەدۆخە ناسکایی کە گشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان تێد پەرەتێدا، ئەم سەرداناشی زۆر گرنگ بوو. ئێمە دەزانن ئیران لە خۆرهەڵات ناوەڕاست خودی هێزێکە، هێزێکی ئیران بڵێن هەژمونێکی ئیران بخۆیژی هەیە لە خۆرهەڵات ناوەڕاست. لەسەر ئەم بابەتە سەردانی ئیران بۆ عێراق لەگەل ئەو شتێکە پێشترمان باس کرد، لەگەل ئەماناژی مەسەلەی سینۆڕی خۆی سیاسی و لەشکری و ئانژی کۆمەڵایەتی بگشتی بە دنیا و بە تایبەتیش بۆ دراوسەکانی دەوروبەری خۆی دەستنیشان بکە، پێ بڵێ ئێمە هەن وا لەسەر ئەرک و لەسەر کاری خۆمانن و لە مەیدانی سیاسین ئەمە ئەتوانن وا بڵێن. جارێکەدن بە سەردانی پزیشکیان ئیران پەیامی ئێمە لە مەیدان سیاسینە لە خۆرهەڵات ناوەڕاستە. ji بۆ ویش سەردانی یەکەمی کە لە بۆ باغدات و لەو شارەکانی دیکەی کە حساسن تایبەتن لە ڕووی سیاسی کۆمەڵایەتی و عەسکەری و ئابووری بۆ عێراق بە تایبەت کە سەردانی کردووە. ئەمانە هەموو گرنگی خۆی پێوە هەن، بابەتی گرنگن کە لە ناو یەکتا ئینسان ئەتوانێت بنرخینەوە ئاماژە پێ بکەس. مەسەلەی باغدات کە ئێستا حکوومەتی لە عێراق هەیە پێکهێنراوە لەسەر لە یەکتێگەیشتنی ئەمریکا، ئیران و یان هێزی هەفپەیمانەکانی کە عێراق بەدەستیوانە ئیران و تورکیە. ئەم ڕێککەوتنێکە لەم شێوازاییە. بەڵام ئەم ماوەیەکە ئێمە دەزانن کە لە عێراق هەژمونی تورک هین زیاتر بوو، یعنی بارێ کە دەوڵەتی عێراق کەتیژێر هەژمونی دەوڵەتی تورک هین زیاتر بوو، جیگر بوو. کۆمەڵێک هەوپەیمانی عەسکەری ئابووری یان لەشکری ئابووری ئەمنی و کە لەگەڵ تورکیەکان بەسراون. ئێمە دەزانن کە ئەم هەژمونانژی بەرژەوەندی ئیران لە عێراق تەست دەکە، حتا تونەدەکە. ئیران ناتوانێت لە بەرامبەر ئەم هەنگاو هینانی پێشیە دەوڵەتی تورک دەست واڵا بوەستێتەوە.
بۆ ئەمە مابەستە ئەم سەردانە کراوە بۆی گوتمان جارێکێدن بە هاتنەوەی باغداد خۆی دەستنیشان کرد کە خۆیان لە ساحەی سیاسی ڕۆخۆرلەت ناوەڕاست هەنن بەرژەوەندی خۆیان ئەیپارێزن هەژمنی خۆیان ئەیپارێزن سینۆرەکانی خۆیانی سیاسی کۆمەڵەتی عسکەری گشتی لە خۆرلەت ناوەڕاست ئەیپارێزن بۆی پێگەی خۆیان لە جارێکە دووبارە توپاک بکەنەوە هەوپەیمانی نو پێش بخنەوە لەسەر ئەم ئەساسانە پزیشکیان سەردانی عێراق کرد با لە سەرنجمان بە لە سەردانەکەی شوێنی کە بۆ خۆی دەستنیشان کرد یان بۆ سەردان دەستنیشان کرد یەک باغدادە و هەولێر سولەیمانیە بەسرا و نەجەف کەربەلان ئەمە کۆکراوەی عێراق پێمان نیشانەدە وەلی دەولەتی تورک لە باغداد و لە هەولێر ئەیگوێزرێ بۆ سلێمانیە نا سلێمانیە پاراوێز دەخرێ لە مەسایلی دەولەتی تورک ji ber ke meseleyê dewletê Türk ke rûya rûangehê ji bo meseleyê Kurd û Kurdistan û Hêzekanê Kurdistan teslîm wergirtinekê tewawêtî ye lew baraya êrîş û dagirkirdinê askerî rastexweyî ke dewletê Türk li navxakê Iraq li başûrê Kurdistan heye em sînoranayî ke tê perrandiye li rû askerî siyasî li heman kata li rûyê aborîş ême pê baş dizanin ke dewletî Türk komalek li ser meselê av û avberdan û avhênaniyan jî aw nedan li dewletê Iraq kirduyetî jêr barekî teskî xinxawî mi rastî ke mesailê aw meselekê tîn û hîştin û xinxawî be xinxandin be dewletê Türk ema li beramber dewletê Iraq ewî ke diyare awa bikardîne li beramberekê de dewletê Iraqê ke êsta heye an jî hikûmetê Iraqê ke êsta heye ême ebînin ke teslîmî dewletê Tirkiye pê diçe ke bi şêwazek ji şêwazekanî beşek li em mudahle be ji ber ke bazarî Iraq bi giştî êsta li jêr hejmûnê em etwanin bijin ewê ke diyare li jêr hejmûnê kewtuyete li jêr hejmûnê askeriyetî dewletê Türk هەواڵ زەروان باس لەوە کردوتە پزیشکیان لە سەردانەکەیدا بۆ عێراق چوو بۆ نەجەف و بەسڕا و کەربەلا ئەو ناوە باشە نەجەف و کەربەلا لایەنێ مەزهەبیە بوو بەڵام ئامانج لە چوونی بۆ بەسڕا چی بوو بێگومان نەجەف و کەربەلا قودسیەتێکی بۆ مەزهەبی شیعە مەزهەبی ئیسلامی شیعە هەیە ji ber ke tarîxçiyê û dîrokê Kerbela û dizanre nəcef jî ême dizanin ke li heman şêwazê şûn û pêgehê xwe mezhebî û nûnereyetî dînî ayînî heye ji bo xelkê şî'a wek Elî Sîstanî û ewana ke lê bicînin tabii emene serdanekê li rûyê komalayetî û ayînî wa meseleyê dîkeyî ke bitwane pê perdepoş bikire ama layekî meseleye bêguman layekî meseleye ke dewletî İran bixwe İslamî şîayî ye yani şêwazekî awel boyê li rûyê mezhebî ve xizmayetiyekî heye li rûyê komaletî işte bi heman şêwaz belam li meselê ew ha tenha meseleyekî ayînî niye çünkü ji ber ke me zanin nakokyekanekî êsta li nav cemaetê şîyekan bi xwe heye li Iraq û Bagdad bo İran metirsîdar e boyê gotman ewa rêkewtinê dewletê Iraq hikûmetê Iraqê êsta li gel dewletê Türk bo İran zengî metirsîdarî xeter e ême dizanin ke dewletê Türk tenha hêzî dewletê Türk niye dewletê Türk heman wextê li heman kat NATO e kewa bixwînin ewa سەردانی نەجەف di heman Kerbela di heman wextê li nûkirnewê wad û sozdayînê yektir û yan jî parastinê berjewendî yektirî ke li saha li mintiqeke heye etwanin awa pêdavçûnaweman lem şêwaza be berjewendî herdû la ji ber çi ewa girîng e girîngekê lêra de ye yani dewletê Türk pêş 6 man hemû grûbekanê şîayî ke li dewr û berî heşdê şabî kobûbûn dawet kirdî birdî bo Ankara mîwanê kir
ئەمە مداخلەیەک بوو، ئەمە پێداچوونەوەیەکی نوو بوو بۆ دەوڵەتی تورک لەسەر گروپەکانی شیعە. بۆیە ئەمە خوێندنێکە چۆن بۆ ئیران دەرخستی لەبەر شەو بووێ، بۆیش سەردانی پزیشکیان بۆ عێراق لە نەجەف و کەربەلا دەست پێ بکە تا هەولێر و سولەیمانیا، ئەوێ خوێندنەوەیەکی ئەوەمان بۆ هەبێت. سەردانی بەسرا بێگومان بەسراوێک دەزانرێ شوونێکی سوننە مەزهەبە زیاتری خۆی. لە هەمان کاتە ئیران خوێندنەوەی ئەوە نیشانن، من خوێندنەوەم تەنها نە لەسەر شیعە بوون و مەزهەبی شیعەیە، من عێراق گشتگیرە بینم، هەموو مەزهەبان و هەموو خەلکانی کە لە ناو دەوڵەتی عێراق هەنن هەر وەک عێراقی ئەبینم. بۆیشی وەک ڕووی ئیسلامیش هەرچەندە مەزهەب جێواز بن ئەتوانن دیالۆگیان هەبە، بەرژەوەندی هەوبەشیان ژی خاڵی هەوبەشیان زۆرن، بۆ خۆی پزیشکیان لە قسەکردن و ئەوانی ئاماژە پێی کرد. لەگەلەوە بەسرا ڕێگەی بازرگانیە کە ئێستا نیقاشێکی جددیە نێودەوڵەتی لەسەر پرۆژەیە خۆرلەت ناوەڕاستی کە ئێستا هەنن بۆ گوێستنی بازار و ڕێگە بازار و ویزێ و ئەم جۆرە شتانە، ئێستا باسرە بێتە ناوەندی نیقاش و گفتار و گفتوگۆکانی ناوبەر منتخب تایبەت خۆرلات ناوەڕاست و بە تایبەت لە نێوان ئیران و تورکەکان و عێراقدا. بۆیە سەردانی باسرا ینی لە کام لایە ئێمە ئەگەر لێ بڕوانن دیارێکە بۆ ئیران شوونێکێکە سەری بەردەکانێکە لێ پەیامێکی ئەوەیە ئێمە لێران بە نەجەف و کەربەلایەکەی بە بەسرەکەی ئەنجی بە هەولێر و سولەیمانیەکەی ئێمە لێرانن. ئەو گفتوگۆیەکان یانجی ئەو پرۆژەکانی کە بە ڕێگەی گەشە پێدانن ئەنجی بە ڕێگەیەکە ویزەی نوێە هەرچەند بە وەک دەوڵەتی ئیران هەژمونی خۆیان لە ئاستی هەری ژۆری نونەرەتی دەوڵەتێکەوە نیشاندان. بۆیە قسە و گفتوگۆ و پەیامێکە لەوەردرا ئەوە تەنها نە پەیامێک بوو بۆ ناوخۆی عێراق و ئیران، لە هەمان کاتە پەیام بوون بۆ گشتی خۆرهڵاتی ناوەڕاست، حتا لەوە زیاتر پەیام بوو بۆ هەفپەیمانانی کە ئێستا ئیدارەتی عێراق لە دەستیانە وەک ئامریکا و هەفپەیمانانی شێواز و قسەکردن و گۆتار و شتێکە ئاماژەی پیر کرد و پەیامێکە دەرخست پێش ئینسان ئەوە ئەتوانە بڵێ ینی لە باسرا پزیشکیان بۆ خەڵکی عێراق قسەی کردیان بۆ سعودیا و بریتانیا و ئامریکا قسەی کردی لەوەر حقیقەت کۆمەڵێک شت دەستنیشان دەکێ کە لە باسراوە پزیشکیان لەگەڵ سعودیا و لەگەڵ ئامریکا قسەی کرد. ینی ڕاستە ئەوانی لە بەرامبەری و خەڵکی عەشایر و خەڵکی ئەشرافی ئەو منتقا بەسرایا بوون، بەڵام گوتار و داخواز و هەڵسوکەتی کە پەیامی کە هەنار لەوە هین فەرەوانتر هین بەرفرەتر بوو ئەمەتوانن ئەوە بەڵێ هەڵان زەرمان ئامانجی پزیشکیان لە بە کوردی قسەکردنی چی بوو لەگەڵ سەر و کۆمار و لایەنە کوردیەکان لە کاتێکا سێرەکەی لە ماڵپەڕی فەرمی سەر و کۆماردا بە فارسی بڵاوبوونەوە ئەو بابەتانە کەوا قسەی لەسەر کرد کەوا بە کوردی قسەی دەکرد، ئەمە چی پەیوەندیەکی بە شۆڕشی ژنجیان ئازادیشەوە هەیە؟ بێگومان پزیشکیان هاتنی بۆ سەر و کۆماری یانجی هەڵبژاردننی بۆ سەر و کۆماری ئیران پرۆژەیەکە. ئەم پرۆژەیە مابەستەکەی ئەوەیە دەوڵەتی ئیران بەگشتی ڕەژیمی ئیسلامی سێدارە ئیران چەندین ساڵە لە کۆمەڵگەی خۆی دابڕا، لە هەمان کات لە پەیوەندی ناودەوڵەتی دابڕا، زۆر تێسک بوو، گۆشەیگیری و ئەمبارگوانی کە لەسەر دەوڵەتی ئیران هەبوون کاریگەریەکی زۆر لە ناوخۆی ئیران کرد لە ڕووی بازاری، لە ڕووی ئابووری، لە ڕووی سۆسیۆپسیکۆلۆژیک و ئەمانەدا. بۆیە پێویستی بە گۆهارتنێکی ناو ڕەژیمی لەم شێوازە بۆیان گونجاو بوو، کارکتەرێک بۆیان گەرێک بوو، کارکتەرێکی کە بتوانە هەندێک ناوەڕاستی بووینی ئیران لە خۆی بگرە. دیارە پزیشکیان بۆ ئەمە کەسێکی دەستنیشان کراوە، هەم لە کوردستان گەورە بووە، هەم بە کوردی قسەکە، خەڵکی بخۆی ئازەریە و
شیعە مەزهەبە و لایەنی عەسکەریە توشتی زۆر لێ دیار نییە و ڕووی کۆمەڵایەتێکی کەمێکەوە لە پێشە و لە ئەم گاڵتە جاری میزاجهانی ئیرانی ئەوانە بۆیە ئەم شتەکە لەبەر چاو دەگرن دیارە پرۆژەیەکی پەیوەندیکردن بۆ کۆمەڵگەیە لە هەمان کاتیشدا بۆ پەیوەندی نێودەوڵەتیە بێگومان ئێمە دەزانن کە لە عێراق پشتی ڕووخانی ڕەژیمی فاشیستی باس سەدام حوسەین لە عێراق کورد و کوردی زمانی دویەم زمانی فەرمی عێراقە سەرۆکۆماری عێراق و لە هەرێمی کوردستانیش ئیدارەیەکی هەرێمی فەرمی و دەستوری خۆی هەیە سەرۆکۆماری عێراقیش کەسێکی کوردە لەگەڵ ئەمانە بۆ پەیام ناردن هەم ناو ئیران کوردەکانی لە ڕۆژهەڵاتی کوردستان و هەمان کاتیشدا کوردەکانی لە منتقەی گشتی بۆ پەیام هەناردنی ئەوی گونجاون ئامرازی گونجاون بۆی ئەوە قسەی کردی بە کوردی قسەکردن لەگەڵەوان با لە بیرمان نەچێ بەڵام لە دەوڵەتی ئیران بخۆی زمانی کوردی زمانێکی نەناسزانرا بەڵام نەناسراوە بە فەرمی نەناسراوە بۆی قسەکردنی لەگەڵ سەرۆکۆماری عێراق کە زمانی فەرمی زمانی کوردیە لە پەیجی فەرمی دەوڵەتی ئیران ئەم قسەکردنی سەرۆکۆماری ئیران بە فارسی دانراوە ئەمە چمان پێ دەڵێ دەوڵەتی ئیران بە قسەکردن ئاژی بڕووکێشی ئێوێ کۆمەڵێک پێیان بۆ خەلک بهێنێرە و بۆ خاپاندن و بۆ کات قازانجکردن و کات کوشتن بەڵام ناتوانێت خەلکانی ئیران بگشتی بە تایبەت گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان پێ هەڵخەڵەتینەوە زامان کات قازانج بکە بەڵام لە ڕووی کۆمەڵایەتی ئاژی لە ڕووی پەیام هەناردنی ناودەوڵەتی و ئەمانە بۆ خۆیان ئامرازێکی گونجاوە بەڵام بۆ گەلی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان و گشتی گەلانی ئیران ئەمە سەختە کاریبوونی دووپات دەکەتەوە سەختە کاریبوونی دەوڵەتی ئیران دە شەخصی پزیشکیاندا دووپات دەکەتەوە بۆ یەشی ئەمە وەک گەل ڕۆژهەڵاتی کوردستان ناتوانن ئەهەمیەتێکی ئاوان پێ بدەن کە وەڵای تر کێشەکەمان تەنها پزیشکیان یانجی کەسێکە تر بە کوردی قسە بکەنیە کێشەکەمان ئەوەیە مامۆستایانمان گەنجەکانمان کە ئەیوێن بە زمانی کوردی دەرس بخوێنن لە زیندان لە سجن دەکرێن سێدارە دەکرێن مامۆستا فەرزاد کێمانگەر مامۆستا زمان کوردی و منداڵان بە کوردی پەروەردایە کرد بۆی سێدارە کراوە گەنجەکان دیکەمان هەنن ئێستا مامۆستایانمان هەنن کە زمانی کوردی فێری منداڵانکردن لە سجن کراون لە مامۆستایەتی قەدەخە کراون ئەمە بۆیە سەختەکاری دڕووتی دەوڵەتی ئیران کە لەسەر گەل بە تایبەت لەسەر گەلێمە ڕۆژهەڵاتی کوردستان و بە گشتی گەلانی ئیران بە چ شێوازێکی هەڵخەڵەتاندن و خاپاندن و کات قازانجکردن کاتکوشتنی پێ دەبەخشینە ئەمە پێمان دەڵێ بۆیش شتێکی وازەهە کە پێویستە ئێمە لەو بارەیە هوشیار بن وە گەلی ڕۆژهەڵاتی کوردستان گەلی کورد باشە پێویستە هەموو لە دەوڵەتی ئیران لە ڕووی یاسایی دەستوری قانونی زمانی کوردی زمانی فەرمی ئیران بە و بێ پەروەردەی زمانی کوردی لە مەکتەب دایک تا زانکۆ بەردەوام بە بە زمانی کوردی بە زمانی خۆیان پەروەردە بن ئەو کاتە ئێمە ئەتوانن ئەهمیەتێکی بدەن بە قسەکردنی سەرۆکۆماری ئیسلامی ئیران بڵێن وەڵا بە کوردی قسەکردی و پەیامی جێ دەگرێ لە خۆی وەکی تر ئەوەی هەیە لە سەختەکاری ئاژی لە دڕووتی دەوڵەتەکەی زێدە شت کێم ناکەتەوە ئەوە زەروان لە سەردانەکەی پزیشکیاندا بۆ باشووری کوردستان یعنی تەنیا نەچوو هەولێر وەک پایتەختێکی هەرێم سەیری بکات سەردانی سلێمانیشی کرد بۆ سەردانە ویستی چی پەیامێک بدات بێگومان سەردانی پزیشکیان لە عێراق بەشێکی مەسەلەی ئەمنی و ئەولەهی وڵاتەکەی و لەشکری و لەشکریە لە سەردانەکانی هەولێر دوو بابەتی هەیە شێوازی پەیوەندیکردنی دەوڵەتی ئیران بۆ باشووری کوردستان دەگەرێتە بۆ کۆم لە سەردەمی ڕەژیمی ئیسلامی خۆیش وایە ئێمە دەزانن کە
بنەماڵەی بارزانی ماڵباتی خاینی بارزانی لە قیادەی موقت لە سەردەستی خومینی سۆنخواریە بۆ کوشتن و بڕینی پێشمەرگانی ئازادی ڕزگاری گەلەکەمان ڕۆژهەڵاتی کوردستان بۆیە کە لەم ڕەوانگە مێزەیەکەنەمە بۆ پەکتاوکردنی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە هەیەە لە باشووری کوردستان کۆمەڵێک بنگێ و خەبات و وەک مشەخت و ئەوانە زیاتر کۆنتترۆل بکە زیاتر بێچەک کراون کۆمەڵێک پێک هاتن لە ناوبەر دەوڵەتی ئیران و عێراقیانن ئێستا کۆمەڵێک حزبی وڵایانی ڕۆژهەڵاتی کوردستان بێچەک کراون گوێزراون پێشتر لە کۆمەڵێکی ئۆردوگا بوون لەو ئۆردوگانە گوێزراون بۆ ئۆردوگاین دیکە ئێتابی لەم ڕوانگە کە مێزەیەک سەیریکن هاتنەوەی بۆ پایتەختی هەرێمی کوردستان لەو ڕوانگەیە واتای کوێیە بەشێکە تریشی پەیوەندی بە دەوڵەتی تورکەوەیە ژبێر کە هەولێر ئەم دەمێکە درێژە لە ژێردەستی ماڵباتە بەرزانی ماڵباتی خاین بگشتی کەوتوێتە ژێر حەژمونی دەوڵەتی تورک و وەک والیتیەکی دەوڵەتی تورک هەڵسوکەتەکەن وەک شارێک ئانژی باژارێکی ویلایەتێکی دەوڵەتی تورک هەڵسوکەتەکەن بەشدار دەبن لە ئەو داگیرکەری کە لە سەر خاکی عێراق و هەرێمی کوردستان هەیە لەو ڕوانگەیە هەڵسوکەتکن پەیامێکە لە هەمان کاتە بۆ ئەم شێوازە جیرانی خۆی یانژێ دراوسی خۆی لە هەمان کاتە لەور پەیامێک نافەرمی مەتوانن بڵێن دەبێت کە زۆر نەبوو بە ڕۆژەف لە هەولێر ئاماژە بە کەرکوو کرد ئەوە زۆر نەبوو بە ڕۆژەف ئەمە ڕاستەخۆ پێمانە لێکە لە هەولێر بۆ تورکەکان قسەکردنە لە بۆ ماڵە بەرزانی ئەسا بۆ پەیامەکەی بۆ چۆن گوتمان لە باسرا بۆ سوێدیا و دنیا عەرەبی و ئەمریکا قسە کرد لە هەولێریش لە هەمان شێواز بۆ دەوڵەتی تورک و ئیسرائیل قسە کرد ئەتوانن ئەوە بخوێنن هاتنەوەی بۆ سلەیمانیشی بێگومان پەیوەندی بە دووبارە پەیوەندی بە بینینی کورد بۆ خۆیان لەسەر یەک دیمەنێک ئەبینن نە پەرچە ئەبینن هەرچەندە لە ناو خۆی کورد پەرچەیشی بێ بۆ ئیران ئەوە زۆر گرنگ نییە ئەتوانە بە هەردوو لایەشی لەگەل کورد هەڵسوکەت بکە ئەمە ئەم پەیام دەدەنیشان و لەگەل ئەمەش ئێمە دەزانن پەیوەندی یەکیتی نیشتیمانی کوردستان لەگەل دەوڵەتی ئیسلامی ئیران پەیوەندیەکی دێم و درێژی هەیە لە هەمان کاتیشدا سینۆرێکی بەرفراوانی هەیە لە هەمان کاتە هەف پەیمانێکە لەسەر هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لەگەل دەوڵەتی ئیران و عێراق پێک هاتوویە شوێنی جیبجیکردنی هەری زیاتر ئەوەی ئەم سینۆرانای کە یەکیتی نیشتیمانی کوردستان ئێستا لێ حاکیمە لە سلەیمانیە لە خۆی دەگرە بەشێکیشی لەو مەسەلەی مەسایلی ئەولەهی ئیران بخۆیەتی لە هەمان کاتا سینۆری فراوانی بازرگانیان پێک وایە یعنی لە هەر ڕوویەکێم ئەگەر لە سەردانی پزیشکیان لە عێراق مێزە بکەن ئەم هەموو خاڵانەی کۆمەڵایەتی عسکەری ئەمنی ئابووری ئێبینن چونکە هەر شارێکی عێراق بۆ خۆی پەیامێکە نقطەیەکی سیاسی خۆی تایبەت بخۆی هەیە دیارە دەوڵەتی ئیران لەم بۆدووەوە شێوازی هەڵسوکەتانژی شێوازی پەیوەندیکردنی لەگەل جیرانەکەی عێراق بتایبەت لەگەل ئەم هەموو حساسیەتانە بتوانە هەموو ئەم هێزانەی کە لە عێراق هەیە بۆ بەرژەوەندی خۆی بکاربین ئەنج بەرژەوەندی هەوبەش بۆ خۆیان خاص بکەن و لەسەر ئەو بەرژەوەندی هەوبەشەکان بکاربین ئەنجی کار بکەن ئێمە وەک هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بێگومان ئەمانە وا ئەیخوێنن ئەمە هیویدارن هێزەکانی باشووری کوردستان نەکەونە ناو تاڵەی خاپاندنی دەوڵەتی کۆمەری ئیسلامی سێدارەی ئیران چونکی هەر پەیوەندیەکی لەم بارەیە ئێمە پێویستە بزانن کە ڕۆڵەکانی کورد لە زیندانەکانانژی لە شاغەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئیران بەدەلی بخوین دەدەن ئەمە هێویدارن هێزەکانی باشووری کوردستان لەو
بوهراوە هشیار بن بۆ بەرژەوەندی خۆیانیش بێگومان دەوڵەتی جیرانن ئەتوانن بازرگانی و هەڵسوکات و پەیوەندیان هەبێ ئەوە نایە واتەی کە نەبن بەڵام دەبێ دژ بە بەرژەوەندی پەرچەی دنی کوردستان ئەم سیاسەتە پێش نەکە. هەواڵ زەروان باست لە پەیام کرد کەوا باسی کەرکووکی کرد پزیشکیان واتە چی پەیامێکی دا بە تورکیا و بە ئیسرائیل و یان بە هێزەکانی تر عەجەبە پەیامەکە ئەوەیە کەوا ئێوە بەردەوام باسی کەرکووک دەکەن ئێمەش کەرکووک بە بەشێک لە خۆمان دەزانین یان بە چی پەیامێک بوو؟ بێگومان کەرکووک و مسول دوو شاری بنگەهین یانژی دوو شاری جدی مەزن لە ڕووی دیرۆکی تاریخی ئینسانی جۆرافی لە هەمان کاتیشتا لە ڕووی ئابووری ژێرخانی دوو شاری زۆر گرینگن ململانەیەکی نێودەوڵەتی کۆن لەسەرە لە شەڕی جیهانی یەکەم ململانەی لە نێوان ئینگلیزیەکان و دامێزراندنی کۆماری فاشیستی تورک لەسەر بنگێهی بەدەستبەردانی موسول و کەرکووک و پەیمانی ئەنقەرە و ئەمانە لەسەر ئەم ڕاستیە دامەزرا و لۆزانیش لەسەر ئەمە بنگێ وەرگرتوویە بۆی دەوڵەتی ئیران لە عێراق خۆی بە هیچ شێوازێک لە هیچ شتێکی ئەو بێبەش نابینە ئەمە پەیامێکە بێگومان پەیامێکی ڕاستەخۆی ناردنێ بۆ ئەو ئیران ئێوەی ئەوە تورکێکان بڵێ تو هەرچەندە ئەوە گەشە ناو عێراقدەکی و هەژمون لە عێراق پێشتەخی ئێمە ئەمانە دەبینن بینیمانە تەدبیر خۆمان وەردەگرن خەبەرت پێبە لە هەمان کاتە بۆ ئیسرائیلی شەر هەمان شتە ئێمە دەزانن کە چەند مانگێ پێشووتر کە ساڵی پێشووتر چەند جارین ئیران هەندێک شوون لە پایتەختی هەرێمی کوردستان هەولێر کردی ئارمانج ئینسان تێدا کوشتن ئەمانە هەموو بە بیانۆی بوونی ئیسرائیل بوونی ئیسرائیل بوون بۆیش ئیران ئەیبینە کە بۆ خۆی خەتەری ئەبینە کە هەولێر شوونێکە کە پێویستە لێبە ئانشی هێزی لێ پازووی لە هەرێمەکەیان لە خۆڕات ناوەڕاست و هەرپەیمانە نیشان بدە بۆیە زۆر شت لە خۆی دەگرایە چارگۆشەیە کە پزیشکیان بۆی سەردان کردوین. هەواڵ زەروان لە ناوخۆی ئێرانیشدا بە تایبەت لە ساڵیادی شۆڕشدا پزیشکیان هەندێک گۆڕانکاری کرد ئەو گۆڕانکاریانە تاکتیکین یان ڕژەم هەستی بە مەترسیەکان کردووە و دەیەوێت هەندێک گۆڕانکاری بکات یا بۆ خاپاندنی شۆڕشی ژنجیان ئازادیە. من دەزانم دەوڵەتی ئیران ڕژیمی سێدارەی ئیران لە مەسەلەی ژن خودی هەڵوەستێکی ڕەدە ئەوە لە هەڵسوکەتی 44 ساڵەمینی هەروە بووە بە گۆڕانکاری حکوومەتێک ئیران ناتوانە بە ئەو شتانێک کە بڕووگەشی یانژی بە پێکەنین و قاقاعەیە کە پزیشکیان هەوڵ ئەدە بخە مەسەلەی مەزاجی و کۆمەڵێک شتی مەسەلەکان بۆیە مەسەلەی ژن ژیان ئازادی لەوە گەورەترە کە دەوڵەتی ئیران لەم شێواز بە هەڵسوکەتێکی باستانە بتوانە بە خۆی لێ بپەرنە بێگومان ئەوێ کۆمەڵێک ڕووگەشی بکێ بەڵام ڕیشەیی نا لە ڕیشەیە ئەمە بینن کە لە سالیادی ژن ژیان ئازادی بە دژواربووینێکی ئەو پەڕی تند نەهیشتن خەڵکەکە بچە سەر قەبرستانی خۆیان نەیشتن ماڵباتی شەهیدان لە ماڵی خۆیان دەربچ لە ماڵی خۆیان سجنیان کرد بۆیە ئەو شێواز هەڵسوکەتی کە ئێستا دەوڵەتی ئیران ئەیوێ بە کۆمەڵێک ڕووکێشیەکی سەختەیانە بە عالەم بگێنە ئەمە لە واقعەتی ئیران ناخوا کات ئەیوێ کات قازانش بکە چونکی کاتی ئیران کە ئێستا لە ناوە کاتێکە زۆر تەسکە هەم لە ناوخۆی هەمژی لە گشتی خۆڕات ناوەڕاست و لە پەیوەندی نێودەوڵەتی بۆیە ئەم مەسایلە ئێوێن کۆمەڵێک ڕووگەشی بکن بەڵام لە ئارزی واقع هەم پۆلیسی ئەخلاقی و هەمیش دام و دەستگەکانی کە دەوڵەت هەیەتی هەموو بە فەلسفەی ئیسلامی تونڕە و مەسحەبی
شیعایی کە دیارکراون لەو سونگاوە حرەکەتەکەن لەو سونگاوە جوولەکەن بینیمان بۆ خەڵکی ساقز نەچێت بۆ سەردانی قەبرستانی شەهیدان چەم ئاوڕۆی ڕێ قوتکیان کرد ماڵباتی شەهیدان لە ماڵی خۆیان سجن کرد لە بەلوجستان سیستان خەڵک شەهید خستن یعنی ئەو شێوازەکانی کە پزیشکیان ئێوێ لە ڕووی مەدیایی و ئەمانە کۆمەڵێکی پەیام بهێنێرە بۆ مەسلەی پەیوەندی کۆمەڵایەتی و ئاساییکردنی ئاشکردنی کۆمەڵگە پێمان وایە ئەمە وا نابە ئەنجام لەم شێواز ئەنجام ناگە ji ber کە نیقاشەکانی گفتار و ڕەفتاری ڕێشیایی نینن ڕووکێشین زمینێکە ئیران هاتوویە کۆمەلگەی ئیران کە گەیشتێ شێوازی ناکۆکیەکانی کە کۆمەلگەی ئیران ئێستا کە لە ناو چەقیوە لاوە زیاترن کە ئەگەر دەوڵەتی ئیسلامی ئیران ئەیوێ گۆڕانکاریەکان بکە دەوێ هەند زیاتر ڕێشەیی لە مەسەلەکە مێزە بکە ئەویش ئەو توانەی نەمەوە هەڤاڵ زەروان ئەو گۆڕانکاریانەی مەسفر پزیشکیان بابەتی مەزهەبی و ژن و زمان و ئەوانەی گرتە دەست بەڵام ئەو گۆڕانکاریانە لەناو دەستوری ئێراندا نییە ئایا ئەو گۆڕانکاریانە وەک نزیکاتی دەوڵەتی تورکیا نییە کە کەناڵی کوردی دروست دەکات و ئەوانە دەکاتەوە کەچی لەم لاشەوە دژایەتی کورد دەکات با لە بیرمان نەچە بێگومان هەڵسوکەتی دەوڵەتی ئیران و دەوڵەتی تورک کۆمەڵێک جیاوازیان هەیشی بێ ئێمە دەزانن کە دەمدەم لە یەکتر ئالوگۆڕی سیاسەتیش ئەکەن ئالوگۆڕی سیاسەتەکەیان ئەبێ بەڵێ تورک ئێستا بە کورد ئەیکوژە سیاسەتی دەوڵەتی تورک دەوڵەتی فاشیستی تورک ئێستا ئەوەیە بە کورد ئەیکوژە ینی بە کوردی کورد ئەیکوژ تا ئێستا بە تورکی کورد ئەیکوشت ئێستا ئەیوێ بە کوردی کورد بکوژ ئەنجی بە کورد بکوژ دیارە دەوڵەتی ئیران لەم سیاسەتە ئەیوێ سودمەند بە ئەو یاسایانی کە دەوڵەتی ئیران ئێستا هەیەیانە کە دەستور نادە پەروەردەی زمانی کوردی دەستور نادە کە کورد لە ناو منتقی خۆی بڕێوەبەر بە دەستور نادە کە کورد دە هەڵبژاردنەکاندا بەشدار بە دەستور نادە کە ژن دە هەڵبژاردنەکاندا بەشدار بە ینی پرۆفایلێکی کە ئەوان بۆ خۆیان دیار کردووە مەسەلەی ویلایەتی فەقی و مەسەلەی شیعابوون و مەسەلەی ناچار گرێدان بە مەسهەب و شیعابوونیش بەش ناکە ئیمان پێهانینی ئەو ڕێبازەی کە هەیەتی کە خەڵکان کانراوە بۆیە کە پرۆفایلێکی ئاوا یاسا و دەستورێکی کە لەسەر ئەم بنگەها دامەزراوی ناتوانە بێگومان پرسکرێکی نەتەوی پرسکرێکی کۆمەڵایەتی ئیراندا هەنگاو بینە تاش کۆمەڵێک هەڵدان هەڵدان بۆ نمونە پزیشکیان بە کوردی قسەکە لە کوردستان لە پارێزگای کوردستان زانکۆیەک هەیە ناوی خۆ کوردستانە بەڵام تێدا زمانی فارسی پەروەردەیەکرێ یعنی زانکۆکە لە کوردستانە ناوەکەی کوردستان بەڵام لە ناودا هەموو دەرسەکانی بە فارسین وە بە گاڵتەجاری بێ کە کورسیەکی دانیون ساڵی 15 گەنجەکە بە کوردیان ئەتوانن بخوێنن ئانا ئەویش لە دەرسی سەرەتایی لە تا زانکۆکە بە فارسی پەروەردە ئەبینن پەروەردە دەخوێنن بۆیش ئەو کۆمەڵ گۆڕانکاریانەی کە ئیران لە ڕووکێشی ئەیوێ وەک پەیام بهێنێرە بۆ گەلی کوردستان گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئیران گەلی ئیران بەگشتی ئەم پێ باوەرن هوشیارن و ئەمە وا ناکە کە دەوڵەت گۆڕانکاری نەکە گەلەکەمان ئامادەیە بۆ ئەوە کە لەم گۆڕانکاریانە دەستوری بن یاسایی بن بگەین بۆ مافەکانی خۆیان بەڕێوە ببن پارێزگەکان بۆ خۆیان هەڵبژێرن ئەنجومەن شارەکان خۆیان هەڵبژێرن شارەوانەکان خۆیان هەڵبژێرن خۆیان خزمەت خۆیان بکەن بە زمانی خۆیان خزمەت خۆیان بکەن منداڵ خۆ زمانی خۆی پەروەردە بکە ینی گەلەکەمان بۆ ئەمە تەکۆشین دەکە بۆ ئەمە چەندین ساڵە تێکۆشینی گەورە کردووە و قوربانی گەورە داوە و شەهیدین مەزن داوە ئەمە وا ناکە کە دەوڵەتی ئیران بە پزیشکیان ئاژی بە کەسێکە تر بتوانە لەم داخواز ڕەوایی گەلەکەمان هەنن بە کۆمەڵێکی ڕووگەشی باسیتانە گەلەکەمان هەڵخەڵتینن
ئەتوانە پیاوەکانی لەناو کوردەکانی شەبە بۆ خۆی دەستنیشان بکە بەڵام ئەمە چەندی ئامادەیە بە ئەسحابی کوردی ئێستا هەیەیانن داواکاریان هەیە مەسەلە داواکاری ئۆتۆنۆمیان هەیە داواکاری شارەوانەکانیان بخۆیان بەڕێوە ببن هەن یعنی ئەمە هەموو خەلکانی بە چێک و ئەسلاح و بشت نینن تا ئێستا دەوڵەتی ئیران ئامادە نەبووە لەگەڵ کۆمەلگەی کوردی دانەشە و گوێیان لێ بگرێ کە داواکاریان چن بە سەرکردکردن و بە لەشکێرکێشی و بە ئیتلاعات و بە باسیج و بە جاش و خۆفرۆشەکان بەسەر گەلەکەماندا دێ ئەیوێن بە شێوازی دەوڵەتی تر بە حەقان فیدانکردنی کۆمەڵێک خەڵک بەسەر گەلەکەماندا بێن ئەگەلی کوردستان لەوە هشیارتر و لەوە سیاسیترە کە بتوانێت ئەو حەمزەیە بزانێت ئەم دەوڵەتە ئەیوێ چ بکە ئەگەر بەڕاستی دەوڵەتی ئیران مابەستی گۆرانکاریە مابەستی ڕەفۆرمین جدین ئەو کات گەلەکەمانیش بە هەموو شێوازێک ئامادەیە خۆی ئامادەیە لە ژیانی خۆی لە کولتوری خۆی لە چاندی خۆی لە فەرهەنگی خۆی لە سیاسەتی ژیانی ڕۆژانەی خۆی ئامادەی خۆی بڕێوە بێ و خۆی بڕێوە بێ ئەوی کە هەیە فزولی زێدبوونێکی دەوڵەتی ئیرانە لەسەر گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان وا زەروان وەکو کۆتا پرسیارپرسین لە دووەمین ساڵیادی شۆڕش لە ئێران و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان گەل بە تێکران لەگەڵ لایەنە ئازادی خوازەکانن و وەک پەژاک و کۆدار ئێوە داوای مانگرتنتان کردبوو و وەڵامی ئەرێنی درایەوە لەلایەن گەلەوە لەمە دووە پێشەنگانی شۆڕش پێویستەکە چی بکەن بێگومان شۆڕەشی ژن ژیان ئازادی فەلسەفەی ژن ژیان ئازادی نە فەلسەفەیەکی وەستاویە فەلسەفەیەکی هەڕەکە فەلسەفەیەکی بجوولەیە فەلسەفەیەکی ژیان دادمەزرینە فەلسەفەیەکە کە ڕۆژانە ئینسان پێی خۆی چاک دکە پێی خۆی ئاوادان دکە لە ڕووی زیهینیوە لە ڕووی ئەخلاقیوە لە ڕووی ویژدانیوە لە ڕووی هەڵسوکەت و ڕەفتارەوە لە ڕووی بینینی جیهانەوە لە ڕووی ژینگەییوە لە ڕووی ئابووریوە لە ڕووی کۆمەڵە لە هەموو ڕوایەکەیوە فەلسەفەی ژیان ئازادی فەلسەفەی ژیانە ژیانی ئازاد ژیانی پڕڕەنگ ژیانی وەک باخچەی گولیستان بۆی مەسەلەی شۆڕەشی ژیان ئازادی مەسەلەیەکی تەنها لە کاتێک دەست پێ بکە و لە کاتێک تەواو بە نییە فەلسەفەی ژیان ئازادیانجی شۆڕەشی ژیان ئازادی بۆیە لە قۆناغی کە شەهیدکردنی ژینا کەت قۆناغێکی دەها بە گرسەییتر ئانژی بە جەماوەریتر خۆی دەرببڕە خۆی ئیفادە بکە ئەو سینۆڕ و ترس و شتێکە لە ڕووی دەوڵەت سێدارەوە لەسەری سەپاندرابوو بشکێنە ئەمانە شکا بۆی لە ڕووی کۆمەلگەیی گشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئیران ئەمە شکا بۆیە شۆڕەشی ژیان ئازادی ئەو سینۆڕ و دیوارانێک کە دەوڵەتی ئیران زۆر پێ دڵنیا بوو قایم بوو ئەوانە بە فەلسەفەی ژیان ئازادی شکێنرا بۆیش فەلسەفەی ژیان ئازادی ئەوە نییە مەسەلا لە هەموو ئەو شۆڕەشی ژیان ئازادیدا لە بیرمان بە جیگەر لە چەند هەڵسوکەتی کۆمەڵێکی گەنج کە تووڕە و حەقی مافی خۆیانەنیش جیگەر لە ئەوانە کەسێکی دەست نەبردیە بۆ چەک کەسێک دەست نەبردیە بۆ توندوتژی ئەوی کە دەست بردیە بۆ چەک ئەوی کە دەست بردیە بۆ توندوتژی دەوڵەتی سێدارەیە بە سەدان ئینسان بە حەزاران ئینسان سجن کرا بە سەدان ئینسان سێدارە دەکرێت بۆواتە فەلسەفەی ژیان ئازادی شۆڕەشی ژیان ئازادی پلە بە پلە ڕۆژانە خۆی ئاوادان دکە خۆی داافرینە لەو ڕوانگەیە لە ساڵیادی دوێمینی گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان خۆشبەختانە ئۆڵامی ئەسحابی پێشەنگی شۆڕەشدا بخۆی لەم شۆڕەشە ئەوەی پێشەنگی کۆمەلگە بخۆیە ئەوەی کە پێشەنگە بە تایبەت لە ناو کۆمەلگە ژن بخۆیە ئەمە هەڵوەستێکە ئەم هەڵوەستە بە خۆشحالیوە بینیمان بەردەوامە لە تین و لە گوڕ و لە پێویستی هیچ شتێکی کێم نەکردووە لەما بدواوەش لە هەمان شێوازی ئەوەی بەردەوام بە فەلسەفەی ژیان ئازادی کە ڕێبەر ئاپۆ لە هەموو تەمەنی تێکۆشین و سیاسی ئایدۆلۆژی و زانستیەکەی لە مەرحەلەی کە فۆرمولاسیۆنی ژیان ئازادی کەدا
با ئێمە بزانبن لە خۆرهڵاتی ناوەڕاست و لە دنیا توندوتیژیە لە ئاستی هەری ژۆردا بەرامبەر ژن دکرا مەسەلەی وەک ئەلقائیدە مەسەلەی وەک لیبەرالیزمی نو مەسەلەی وەک داعش مەسەلەی وەک جمهوری ئیسلامی مەسەلەی وەک AKP ئیسلام سیاسی و نازانم ئیخوانی و ئەم جۆڕەشتانە لە مەسایلێکی کە کۆمەلگەی ژن بە تایبەت خێنقەنرا و ئەم فۆرمولاسیۆنێک کە ڕێبەر ئاپۆ پێشکەش کردووە چارەسەری کە دە مەسەلەی ژن ژیان ئازادی وەک دروشمێکە دانراوە وەک شیعارێکە دانراوە لە بنگەیدا فەلسەفەیەکی ژیان هەیە فەلسەفەی کۆمەڵەتی هەیە فەلسەفەیەکی دیرۆکی تاریخی هەیە ئەف فەلسەفە دیرۆکی تاریخیە هەوبەستە لە دیرۆکی ئیران و ڕۆژهەڵاتی کوردستان چونکی لە خوڕەمی و لە مازدەیکی و لە زەردەشتی و لە هەموو پیرۆزیەکانی مەسا ئێستا کە ڕژیمی سێدارەی ئیسلامی خۆی بە شیعە دەزانە لە ناو شیعەییدا ئێمە دەزانن کە زەینەب خەتێکە کە زەینەب ژنێک بەڵام ئیسلامی ڕژیمی ئیسلامی سێدارە زەینەبەکان خنخاندیە لە کۆمەڵگە دوور خستوێ کە زەینەب پێشەنگە بە تەکۆشانی ژن ژیان ئازادی پزیشکیان ئەنجا ژنێک کە خستوێتە بۆ ناو وەزارەت و نازانم چی ئەمە بە تەکۆشانی ژن ژیان ئازادی ئەمە ئەنجامی تەکۆشانی ژن ژیان ئازادیە ئەمە لە هەمان کاتە خیانەتی ئیسلامی جمهوری ئیسلامیە کە لە بەرامبەر تاریخی حەزرەتی عەلی و منداڵانی چون زەینەب بخۆی منداڵی حەزرەتی عەلی پێشەنگە لە ناو پێشەنگی سیاسیە پێشەنگی لەشکێری نە پێشەنگێکە بۆ سەدکردنی کۆمەڵگە نە پێشەنگێکە بۆ زولم لەسەر کۆمەڵگەیانی دی خەلکانی دی مەسەبانی دی خەلکانی وەک ئەو نافکر کارکتەرێکی ئەوای نییە بۆیش پێویستە ئێمە کە لەم تاریخە ئەروانن تاریخی فەلسەفەی ژن ژیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان دە پێشەنگتیە ژنین کوردە بە پێشەنگتی گشتی ژنان چونکە ڕێبەر وای گوت یەک نەتەوەیەکی ژن هەیە ئێمە هەند جار دکەبن ئەو خەلەتە ئەو شاشیە کە ئەلێن ژنانی کورد یەک نەتەوەیەکی ژن هەیە لە هەموو دنیا و ژنبوونیانە و لە هەموو دنیا زلامی سەردەست و زلامی دەولەتداری سەردەست دش بژن دناو قەتلکردنێکی کۆمەڵکوژی بەردەوامدایە بۆیە ئەمە کاتێکی لە ڕووی ئاینی دینی خۆی فۆرمولادێکە و تون بەسەر کۆمەلگەی ژنداتێ لە بەرامبەری وێ ئێستا چێکێکی زۆر قایم زۆر سادە زۆر جیوانی بەدەستی ژندا هەیە ژن بە ئەو چێکە پێشەنگاتی دکە ئەو چێکەژی مەسەلەی فەلسەفەی ژن ژیان ئازادیە بێگومان گەنجەکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئیران ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئیران خۆیان بە ئەم فەلسەفە گرتوویە ئەم فەلسەفە عایدی خۆیانە ئەوانی بتوانن تەنها نە لە ئیران و ڕۆژهەڵاتی کوردستان لە گەشتی ئەو منتیقا ئەوەی بتوانن پێشەنگایەتیەکی هەمومان بکەن ئێمەش وەک هێزی ڕۆژهەڵاتی کوردستان دە پێشەنگایەتی ژندا دە ژێر فەرمانی ژن دە پێشەنگایەتی ژندا لە ناو ئەو تێکۆشینە جگەی خۆمان ئەگرن ئێمە پێ باوەڕین کرد لەما بە دواوەش تێکۆشینانژی شۆڕەشی ژن ژیان ئازادی ئەو سینۆڕ و ئەو کۆمەڵە شتانی کە دەوڵەتەکان بە عەقڵیەتی پیا و سالاری و زڵام سالاری لەسەر ژن و لەسەر کۆمەڵگەکان دانراوە بدەڕینەوە بچڕینەوە باوەش زەروان گەشتینە کۆتایی بەرنامەکەمان زۆر سپاس بۆ بەشداربوونێت ئێمەش سپاس دەکەن دەستان خۆش بێ بخێر بین بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەی لاپەڕا لە ڕادیۆی دەنگی گەل بابەتی سەرەکی بەرنامەکە لەسەر سەردانەکەی مەسعود پزیشکیان بۆ عێراق و هەرێمی کوردستان و هەڵسەنگاندن لەسەر بارودۆخی ناوخۆی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و شۆڕشی ژن ژیان ئازادی بوو بە میوانداری هەواڵ زەروان شەماڵ گەریلای یەکینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یارەکە تا بەرنامەیەکی تر و لاپەڕەیەکی تر هەر ئاسوودە و ئازاد بن ماڵ ئاوە